سڵاوتان لێبێت ئازیزان لە پشتەوەی ڕووداوەکان لە خزمەتانە بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک کەیسی جیاواز و پشتەوەی هەندێک ڕووداوی جیاواز لە هەرێمی کوردستان و جیهان کە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین. سێ کەیسی جیاوازمان بۆ ئامادە کردوون. کەیسی یەکەمیان تایبەتە لەسەر ئەو سکاڵایانی لەسەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕووپاگ ئەحمەد تۆمار کراون کە هۆکاری سکاڵاکان چین، هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە لە ماوەی 2 مانگە 4 سکاڵایی دەبێت بە جارێک لەسەر تۆمار بکرێت. کەیسی دووەممان قسەکردنە لەسەر یەکێک لە خواست و ویستەکانی رووسیا بۆ داگیرکاری شاری ئۆدێسا، هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە، هۆکارەکەی بۆ ژێرزەمینەکانی ئۆدێسا دەگەڕێتەوە کە لەو کەیسەدا باس لە ژێرزەمینەکانی ئۆدێسا و ئۆکرانیا دەکەین. واروەها کەیسی سێمیان دەچینە قوڵایی جەمسەرەکانی باکووری جیهان. بابزانین لە قوڵایی جەمسەری باکوور چی دەگوزارێت، چی لەوێ هەیە کە دەیەوێ ببێتە ناوەندێک بۆ فریادڕەسی ئەتوانم بڵێم ژیانی مرۆڤایەتی. کاوە کەیسی سێمان دەبێت لەگەڵمانە بن. کەیسی یەکەم قسە لەسەرەوە دەکەین بۆچی لە زۆنی زەردا 4 سکاڵا لەسەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕووپاگ ئەحمەد تۆمار دەکرێت. تەبعاً ڕوونا هەندێک سکاڵا کە لە زۆنی سەوز تۆمار دەکرێت جیاوازن، بەشێکیان سیاسین و هەندێکش کە لە زۆنی زەر تۆمار دەکرێت سیاسین. باشترین بەڵگە بۆ پشتڕاستکردنەوەی ئەم قسەیە ئەوەیە کە هەندێک خەڵک فەرمانی گرتنیان هەیە، لە زۆنی زەردا فەرمانی گرتیان دەرچووە، بەڵام لە زۆنی سەوزدا پەنادراون. بە پێچەوانەوە لە زۆنی سەوزدا فەرمانی دەزیرکردنیان هەیە، بەڵام لە زۆنی زەردا پەنادەدرێن. تازەترین نمونەیان چەند ڕۆژی ڕابردوو بوو کە بینیمان بەرپرسێکی سەربازی تازە پارتی لە زۆنی سەوز فەرمانی دەزیرکردنی بۆ دەرچووە، بەڵام ئێستا دەڵێن لە زۆنی زەردا حەشاردراوە. بۆیە ئەو سکاڵایانەی کە دەکرێت بەشێکیان سیاسین. بابزانین ئەو سکاڵایانە چین کە لەسەر ڕووپاگ ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری تۆمار دەکرێت. دیارە 4 سکاڵا لەسەر ڕووپاگ تۆمار کراوە کە سکاڵای یەکەمیان ئەگەر قسەی لەسەر بکەین، سکاڵای یەکەمیان سکاڵای سندیکای پارێزەرانە، سکاڵای دووەمیان سکاڵای داواکاری گشتیە، واروها سکاڵای سێمیان سکاڵای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە، سکاڵای چوارەم سکاڵای خودی وەزیری ئەوقاف واتە پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم 4 سکاڵایە تۆمار کراون. بابزانین بۆچی سکاڵاکان تۆمار کراون. 4 سکاڵا لەسەر پەرلەمانتار ڕووپاگ ئەحمەد کە تۆمار کراوە، دیارە ئەوەی کە باسمان کرد سکاڵاکان هەمویان جیاوازن. بۆیە ئەم سکاڵایانە لە کۆتایی مانگی 12ی 2021 و لە ناو مانگی 1ی 2022 واتە لە نێوان 2 مانگدا ئەم 4 سکاڵایانە بە جارێک جوڵێنراون و قسەیان لەسەر کراوە. بۆیە دەبێ هەمومانە قسەیان لەسەر بکەین. دیارە بابەتی یەکەمیان سکاڵای یەکەمیان سندیکای پارێزەران پاشەوەی ڕووپاگ ئەحمەد لە لیژنەی یاسایی بابەتێکی لەسەر داهاتی سندیکای پارێزەران و نادیاری داهات دەنووسێت. ئیدی سندیکای پارێزەران لی بە جواب دێن و سکاڵای لەسەر تۆمار دەکەن. بابزانین ڕووپاگ چی نووسیوە؟ باشە ڕووپاگ دەنووسێت لە دیارەمە هەندێک دوایی دێمە سەر ئەوەی کە ئەو کەیسانەی کە ڕووپاگ دەستی بۆ بردوون لە ماوەی ئەم 4 ساڵەی ڕابردووە لە کاری پەرلەمانتاریە چی و چین و ئایا ئەم کەیسانەی دەستی بۆ بردون هۆکارە بۆی کە بیانەوێ بێدەنگی بکەن یاخۆت هۆکارەکانی دیکە چین. لەسەر سندیکای پارێزەران نووسیوێتی تا ئێستا 25 ملیار دیناری لە سندیکای پارێزەران تا ئێستا 25 میلیۆن دیناری لە پارێزەران وەرگرتووە. سندیکای پارێزەران یەکێکە لە سندیکا پڕداهاتەکانی هەرێمی کوردستان و پارێزەران ساڵانە بە 6 جۆر لە سندیکا پارەیان لێ وەردەگیرێت. سندوقی خانەنشینی پارێزەرانی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە داهاتەکەی دیار نەبووە و بە دواداچوونی ئێمە دوای بە دواداچوونی ئێمە و پێکێنانی لیژنە بۆمان دەرکەوت کە ئەم سندوقە 16 ملیار و 508 میلیۆن و 933 هەزار و 58 دیناری تێدایە کە ئەم داهاتە خراوەتە سەر هەژماری بانکی هەریەکە لە بانکەکانی دیدەوان و بانکی کوردستان. داهاتی سندیکای پارێزەران 8 ملیار و 679 میلیۆن و 933 هەزار و 303 دینارە کە خراوەتە سەر هەژماری بانکی کوردستان
سەروەران جیهان. بەداخەوە سندیکایەک خاوەنی ئەو هەموو داهاتەیە بەڵام 4 ساڵە کۆنگرەی بەسەر چووە بە هۆکاری سیاسی کۆنگرەی ئەنجام نەداوە. تا ئێمە بە دوواداچوونمان نەکرد هیچ کام لەم سندوقانە داهاتی دیار نەبوو. ئێستاش دیار نییە، ئەمە ڕووپاک دەنووسێ، چون ئەو داهاتە زۆر چۆن ئەو داهاتە زۆرە بەکاردێت لە بانکەکان دەخرێتە خزمەتی کێ و کام لایەن وەکو پرسیارەمی کردووە. بۆیە دەنووسی ئەوەی جێگای نیگەرانیە بینای سندیکای پارێزەران تاوەکو ئێستاش کرێ و مانگانە پارەیەکی زۆر دەدەن بە کرێی بیناکە بە هۆکاری ئەوەی هی یەکێک لە بەرپرسەکانە و ماوەی چەندین ساڵە زەویەکی تایبەتی لە بەرامبەر دادگای هەولێر بۆ دابین کراوە بە بیانووی قەیرانی دارایی نەیکەن ببینە لە کاتێکدا ئەو بڕە زۆرە داهاتیان لەبەردەستە. ڕووپاک ئەمە دەنووسێ. ڕووپاک ئەحمەد پێشەوەی ببێتە پەرلەمانتار پارێزەر بووە و دوای نووسینی ئەم بابەتە سندیکای پارێزەران لەسەری بەجواب دێن لە ئەندامیەتی سندیکا بە دووری دەخەنەوە، سکاڵای لەسەر تۆمار دەکەن، نووسراوێک ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەن لەوەی کە دەبێت ئەم پەرلەمانتارانە پارێزبەندی لێ وەربگیرێتەوە. واتە ئەمە سکاڵای یەکەمیان لەسەر ئەم بابەتەیە، بابزانین سکاڵای دووەمیان لەسەر چییە؟ ناوبڕێک و دێمەوەلاتن. بەڵە دەچینە سەر سکاڵای دووەم و سێەم پێکەوە گرێدراوە. بۆیە سکاڵای دووەم و سێەم لەسەر چی تۆمار کراوە؟ کاتێک کە ڕووپاک کۆمەڵێک بە دوواداچوون دەکات لەسەر چی؟ یەکێک لەو نەهامەتیانەی کە ئێمە هەمانە ئەو کاتی کە بارودۆخی ئابووری چاک بووە هەندێک سندوقیان داناوە، سندوقی ژینگەمان هەبوو، سندوقی شێرپەنجەمان هەبوو. بۆیە دەزانم کاتێک دەڵێن سندوقی شێرپەنجە زۆرینەتان دەزانن چۆن پارەی سندوقی شێرپەنجەش دیار نەما. بۆیە سندوقی بۆ نمونە مڵکی ئەوقافمان هەبوو، ئەموالی ئەوقاف. یەکێک لەو بابەتانەی کە بە دوواداچوونی بۆ کردووە لەسەر ئەوە بووە کە ویستویەتی بە دوواداچوون کە لەسەر مڵکەکانی وەزارەتی ئەوقاف. کاتێک کە هەندێک پرسیاری ئاڕاستی وەزارەتی ئەوقاف کردووە وەڵامیان پێداوەتەوە بەپێی نووسراوێکی فەرمی کە لەبەردەستی مندا هەیە و دیارە نووسراوەکە کە لە دەستی سەرۆکایەتیەوە ڕۆشتووە واژۆی دەستی سەرۆکایەتی لەسرە ئاڕاستی وەزارەتی ئەوقاف کراوە و لە وەڵامەکەشیدا واژۆی وەزیری ئەوقافی لەسەر وەڵامی پرسیارەکانی ڕووپاک هەیە. بەڵام لە دوای وەرگرتنەوەی وەڵام کە پرسیاری ئاڕاستی وەزارەتی ئەوقاف کردووە ڕووپاک بابەتێک بڵاو دەکاتەوە. باشە بابەتێک بڵاو دەکاتەوە دەنووسێ چی؟ دەنووسێ ڕووپاک دەنووسێ لە ئەنجامی بەدواداچوونەکانی لەسەر مڵکەکانی وەزارەتی ئەوقاف دەنووسێت تا ئێستا وەزارەتی ئەوقاف هیچ مزگەوتێکی دروست نەکردووە، تەنها داهاتی ئەو زەوی و مڵکانەی وەقف کراون بۆ وەزارەتی ئەوقاف 1 ملیار و 800 میلیۆن دینارە. بەداخەوە ساڵانە وەزارەتی ئەوقاف داهاتێکی زۆر لەم زەویانە وەردەگرێت، بەڵام ئامادەنیە یەک مزگەوت دروست بکات، تەنانەت گرفت بۆ ئەو کەسانەش دروست دەکات کە نیازی دروستکردنی مزگەوتیان هەیە. بەداخەوە وەزارەتی ئەوقاف بووەتە مشەخۆر بەسەر ماڵەکانی خوا بۆ ئەم حکوومەت و دەسەڵاتە هەر دەبێت بڵێن بەداخەوە. بینیمان لە هەفتەی ڕابردوو تەبەن باسی ئەو کاتاکە لە قەزای کەلارێکێک لە مزگەوتەکانیان بە بیانووی بێبنەما بە بەرچاوی نوێژخوێنان ڕووخاند کە ئەم دەست درێژیە بۆ سەر ماڵی خوا دڵنیام تەمەنی ئەم حکوومەتە گەندەڵەکەم دەکاتەوە. ئەم بابەتەی دابەزاندووە. باشە لە دوای دابەزاندنی ئەم بابەتە وەزارەتی ئەوقاف وەڵامی دەداتەوە، چونکە ئەوەی کە دەیوروژێنێ ڕووپاک باس لە داهاتی وەزارەتی ئەوقاف دەکات ساڵانە، ئەویش بە 1 ملیار و 800 میلیۆن دینار دەیشوبهێنێ. 1 ملیار و 800 میلیۆن دینار بەراوردی دەکات داهاتەکە. دیارە لە 2014ەوە بەپێی وەڵامەکە کە مڵکەکان سەرف نەکراون هەتاوەکو 2021 کە دێتە سەر، چکە لە مانگی 12یان بە دوواداچوونی کردووە نزیک بە ئەرقامێک دەکا کە دواتر ڕقامەکە لە کۆمنتی دووەمە بۆتان دەخوێنمەوە، واتە لە 2014 تا ئێستا نزیکی 14 ملیار دیناری وەزارەتی ئەوقاف و مڵکەکانی وەزارەتی ئەوقاف دیار نییە. بۆیە وەزارەتی ئەوقاف دێت وەڵامی ڕووپاک دەداتەوە کە وەڵامەکەشی بەم شێوازەیە دەڵێ لە ڕاگەندراکەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی
ئاماژە بۆ دەکاکەوە پەرلەمانتارە دوور لە شێواز و ئەتەکێتی قسەکردن هێرشێکی ناڕەوای کردوتە سەر وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆیە بە پێویستی زینەم ڕوونکردنەوەیە بدات. دیارە دوور لە ئەتەکیەت تاوان ئەتەکیەت لەمە لەوەی زیاتر کە بۆ نمونە بە نووسراوی فەرمی لە ڕێگەی دەستی سەرۆکایەتی پەرلەمانەوە پرسیارەکەیان ڕاستە کردووە. ئەو خاڵانەی کە وەزارەتی ئەوقاف دەڵێت ئەندام پەرلەمان پێویستە لە ڕێگەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تاوانەمەی کە واژۆی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی لەسرە دەبێتە ڕێکارێکی یاسایی و بەپێی پێڕەوی ناوخۆ کە پرسیاریان ڕاستە کردووە. شێوازی تایبەت و بەرەڕاچوون دەبێت بکات بۆ دەستخستنی زانیاری ڕاست و دروست بۆ ئەمەش هەمیشە دەرگای وەزارەت و وەزیر بۆ هەر ئەندامەیەکی بەڕێزی پەرلەمان کراوەیە بەڵام دوور لە مزایدەی سیاسی. خاڵی دووەمی دەڵێ دەربارەی داهاتی وەقفی مولکەکان داهاتەکە دەچێتە سندوقێکی تایبەت لە خێزانەی حکوومەت کە پێی دەوترێت سندوقی ئەمانات و پارێزراوە بە پەیمەرجی واقف و هەروە پاڵپشت بە یاسای ژمارە 11 ساڵی 2007 بڕگەی 4 کە پەرلەمانی کوردستان داهاتووە. سێم خاڵ کە وەڵامی ڕووپاک دەدەنەوە دەڵێ ئەو بڕەپارەی کە ناوبراو ئاماژەی پێداوە بنەمای ڕاستی تێدا نییە. وەزارەتمان لە ماوەی ڕابردوودا پلانێکی تۆکمەی بە هەمانگی کەسانی شارەزا و لایەنی پەیوەندیدار بە مەبەستی ڕێخستن و بەرهێنان لە مولکە وەقفیەکان دەست پێ کردووە بۆی لەمە دووە واتە لە دوای 2021ەوە چکەمە لە مانگی 12 بتوانین باشتر خزمەتی مزگەوت و مولکە وەقفیەکان و پەرەپێدانیان بکەین. کەواتە ئەوەی لە ڕابردووەوە هاتووە چی بووە؟ وهروەها یەکێک لەو نووسراوانەی کە بە واژۆی خودی وەزیرەوە وەڵام دراوەتەوە باس لەوە دەکا کە ئاماژە بە داهاتەکان دەکا خۆی لە نووسراوەکەیدا دەڵێ 1 ملیار و 800 ملیۆن دینار داهاتی ساڵانەیەتی و لە 2014دا ئەمە سرف نەکراوە ئەمار خۆیان لە نووسراوەکەی و لە وەڵامی خۆیان نادێدا کە واژۆی وەزیری تایە بەڵام لە کاتێکدا ئەم پیان وایە کە دەرگای وەزیر کراوەیە بۆ پەرلەمانتارێک وەکەوەی کە بڵێ ئەم نووسراوە یا ئەم وەڵامە وەزیر و وەزارەت جوابیان نەدابێتەوە. بۆیە کاتێکە بەم شێوازە وەڵام دەداتەوە جارێکی دیکە ڕووپاک وەڵام دەداتەوە. ڕووپاک کە وەڵام دەداتەوە دەڵێت ئەگەر برادران گرافیکی ڕووپاکم بدەنێ ئەم جارە ڕووپاک چونتر دێتە جواب. دەڵێ وەڵامێک بۆ ڕوونکردنەوە بێئاگایەکەی وەزارەتی ئەوقاف. وەزارەتی ئەوقاف 14 ملیار و 400 ملیۆن دیناری دیار نییە. بەپێی نووسراوی خۆیان لە 2014ەوە خزمەتگوزاری مولکە وەقفیەکانیان ڕاگرتووە کە دیارە لە خواریشەوە نووسراوەکانی هەموو ئاماژە پێ کردووە کە واژۆی وەزیری وەزارەتی ئەوقافی لەسرە. وەقفەکانیان ڕاگرتووە کە بەپێی نووسراوی خۆیان دەبێت 180 ئەو داهاتەوە مولکانە بۆ خزمەتگوزاری ئەو مولکەی وەقف بێت لەگەڵ کری مڵکی تر کەچی ئەو بڕەپارەیە زۆرە دیار نییە. بەڵام ئەمڕۆ لە ڕوونکردنەوەیەک دەربارەی بە دووەداچوونی من بۆ مولکە وەقفیەکانی ئەوقاف ڕایگەیاندووە کە ئێمە بەڕێکاری یاسایی بە دووەداچوونمان نەکردووە. منیش دەڵێم لە جێگای وەڵامدانەوەی ئێمە بڕۆن بە دوای پارەونبووەکاندا بگەڕێن. بەڵام ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی ئەوقاف عوزر لە قەباحەت گەورەترە. ئەم ڕوونکردنەوەیە پێمان دەڵێ کە ئەم وەزارەتە یان وەزیرەکەی دەوام ناکات و ئاگای لە وەزارەتەکەی نییە یان ئاشکراکردنی ئەو داهاتە بەسەریان داشکاوەتەوە هیچ بڕەپارەیەکیان بووە نەهێشتوێتەوە و سەرجەمیان خەرج کردوێتەوە تەنها بە نووسین ماوە چونکە لە وێنەی هاوپێچەکانی بەندە زۆر بەڕوونی دیارە پرسیارم بە میکانیزمی یاسایی کردووە وەزیریش واژۆی لەسەر وەڵامەکە کردووە بەڵام ئەوان دەڵێن کە ئێمە پرسیارمان نەکردووە ئەی کێ واژۆی کردووە کێ وەڵامی داوەتەوە. لێرەیە کاتێکە ڕووپاک دەڵێ دیارە وەزیر ئاگای لە وەزارەتەکەی نییە یاخود دەوام ناکە دیارە ئەمە وەزیری ئەوقاف پشتیوان سادقی تووڕە کردووە بۆیە ئەمە وای لێ کردووە کە ئێستا پشتیوان سادقێکی لەو سکاڵانەی کە تۆماری کردووە لەسەر ڕووپاک بە ناوی خۆیەوەتی و داوای 200 ملیۆن دینار قەرەبوو دەکا و سکاڵایەکی دیکەیان هی خودی وەزیری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە دیارە ئیدی دوای ئەمە وەڵام نەبووە جگە لەوەی کە سکاڵەکانیان تۆمار کردووە کە ئەمە دەکاتە سێ سکاڵە. ئەگەر بچینە سەر سکاڵای چوارەم سکاڵای چوارەم تایبەتە بە سکاڵای داواکاری گشتی ناوبڕێک و دێمەوەلاتەن. دیارە نزیک بە 2 ساڵە گیراوانی بادینان گیراوە ئێستا دۆسیەکەشیان تەنانەت یەکلایی کراوەتەوە بەڵام ئەو کاتەی کە دادگایی دەکران
وەج بە وەجبەوە بوو لە دادگای هەولێر دادگایی دەکران و هەمومان دەزانین کە تەنانەت جیهان لەسەریان بە وەڵام هات و قسەی زۆر لەسەرەوەش دەکرا کە ئەم سزایی کە بەسەر سزادراوانی بادیناندا درا زۆر نایاساییانە یا بە زۆر لە جۆرەکان نەعەدالەتانە بوو. بینیمان هەموو کەس زۆرینەی و خەڵکا کە ئازادی خواز بوون پشتیوانیان لێ دەکردن. ئەو کاتی کە دەبرانە بەردەم دادگای هەولێر و دادگایی دەکران پەرلەمانتارەکان دەچوونە ئەوێ. ئەو کاتەش دیارە ڕووپاک ئەحمەد دەچێتە ئەوێ و لە زۆربەی دانیشتنەکانە بەشداری دەکرد. بۆیە لە یەکێک لە دانیشتنەکاندا کە دادگاییەکە کۆتایی پێدێت لە دەرەوە کۆنگرێ ڕۆژنامەوانی دەبێت و کەناڵەکان هەمووی دەیگوازنەوە. ڕووپاک ئەم قسەیە دەکات کە ئێستا دیارە لای داواکاری گشتی بۆتە دۆسیە، بەڵام ئەوەی کەسێرە بۆچی لە یەک کادا هەموو ئەم دۆسیانە خراونەتە سەر یەک و سکاڵا یا هەمووی سکاڵای تۆمارکراوە و لەسەر ڕووپاک و دەیانەوێت پلکێشی ناو دادگای بکەن کە ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە بۆچی چەند مانگ پێشەوە کە سکاڵاکەی داواکاری گشتی دەنگی نەبووە تا ئەو کاتەکە قەزیەی وەزارەتی ئەوقاف دێتە پێشەوە، سەندیکا دێتە پێشەوە، هەمویان ساغ دەکەنەوە ڕاستی دەکەنەوە بۆی کە بە جۆرە لە جۆرەکان دەیانەوێت پارێزبەندی لەسەر ڕووپاک وەربگرنەوە. دیارە لە دوای بڵاوکردنەوەی بابەتەکە لەسەر وەزارەتی ئەوقاف داواکاری گشتیش ئیدی سکاڵاکەی ڕاست کردووەتەوە کە گرنگترینیان بابەتە کە دەیانەوێت ئامانجیان لێ هەیە ئەوەیە کە دەیانەوێت ڕووپاک بێدەنگ بکەن لەسەر بەدواداچوونەکانی کە دیارە گرنگترینەوە بەدواداچوونانی کە ڕووپاک دەیکا لەسەر گەندەڵی و دیارنەمانی داهات و خراپەکاری لە وڵاتە و دیارە ماوەیەکێکی دیکە لە مەبەستەکان لە ئامانجەکان فشاری سیاسیە بۆ سەر خودی ڕووپاک و خودی کۆمەڵی دادگەری کە ئەوەی کە پێگەی جوگرافی و سیاسیەکەی ڕووپاک دەیخوازێت دەبێت چاوەڕوانی ئەم جۆرە فشارە سیاسیانە و یاساییانە هەبێت لە کاتێکدا خۆی پارێزەرە بۆی ئەوانشی کە پارێزەرن و کەسایەتێکی بازمونیش وەکو ڕووپاک کاتێک کە قسە دەکەن دەزانن چی دەڵێن. بەڵام دوجار هەمومان دەزانین کاتێک کە فشارێکی سیاسی هەبێت لەلایەن ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەوە بۆیە پێشوەختەش هەندێک خەڵک کە بێهیوا بوون لە دادگا و لە یاسا تەنانەت دەزانن کە چۆن بڕیاری یاسا دەشکێتەوە لە زیندووترین نمونەشدا کەیسەکانی بادینانمان بینی. بۆیە دیارە ئەمەش مەبەستی لێی بێدەنگکردنی خودی ڕووپاکە لەبەرەوەی کە لە هەولێر پەرلەمانتارێک کە بەم شێوازە دەست بۆ ئەو کەیسانە بەرێک ئێستا باس لە کەیسەکان دەکەین کە وای کردووە کە وەکو فشارێک بۆ سەر ڕووپاک و حەسانەی لێوەربگیرێتەوە و بێدەنگ بکرێت. با بزانین ئەو کەیسانە چین کە پێشتر ڕووپاک ئیشی لەسەر کردووە. داهاتی وەزارەتەکان یەکێک بوو لەو کەیسانە کە بە وەزارەتە جیاوازەکانەوە کاری لەسەر کردوون. گەندەڵی زانکۆی ئەهلی و قوتابخانە ئەهلیەکان، نەمانی پارەی سندوقەکان وەکو سندوقی شێرپەنجە و پارێزەران، ڕاگررتنی دوو بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆردماکس و نێتیڤی کە شیاوی بڵاوکردنەوە نەبوون و هەر ڕووپاک بوو بۆ هۆکاریەوەی کە هەڵایەکی لەسەر نایەوە لەوەی کە ئەو بەرنامانە ڕابژیرێن لە پەخشکردن. داخستنی یانەشەوانەکان یەکێکی دیکە بوو لەو کارانەی کە دوجار ڕوبڕی دەستخۆشیەکی سوسیال میدیاش بوویەوە لەوەی کە توانی فشارێک دروستکە لەو مدە زەمەنیە هیچ نەبێت کۆمەڵێک یانەشەوانە دابخرێن. قسەی زۆری لەسەر هەلی کار و دەستی کاری خۆماڵی کردووە بە تایبەتی چاودێری و کۆمپانیانی کردووە کە دەبێت بە پێی ڕێژە کرێکاری خۆماڵی بەکاربێنن بەڵام پابەند نەبوون بە ڕێژەی کرێکاری خۆماڵیەوە چاودێرێکی باش بووە لەو ڕۆ هەروەها داخستنی سنتەری ئاشنا و ڕۆشنا کە کاریان لە خشتەبردننی ئافرەتانی پابند بە باڵاپۆش و بەگشتی ئافرەتان بوو کە بە جۆرە لە جۆرەکان پابندی ئاینیان هەبوو و بینیمان کە دەنگدانەوەشی دوجار چەندە بوو لە ناو کۆمەلگای خۆماندا. وەروە دەستبردن بوو بۆ داهاتی نەوت، بەشداریکردنی بوو لە خۆپیشاندانی توێژە جیاوازەکان لە ناو هەولێردا کە لە ناو هەموو خۆپیشاندانەکاندا وجودی هەیە، بەرگریکردن لە هاوڵاتیان بە تایبەتی لە ناو کۆڵانەکاندا کاتێک کە دژی پێوەری ئاو و پێوەری زیرێکی کارەبا خۆپیشاندان و نیگەرانیەک دروست دەبوو. یەکێک لەوانەی کە بەدەمیانەوە دەڕۆژ دیارە ڕوونەکە پەرلەمانتار ڕووپاک ئەحمەد بوو. یەکێک لە نوێترین بەدواداچوونەکانی باس لە دۆزینەوەی کەسی بەرپرس لە دروستبوونی لافاوەکەی هەولێر کە بینیمان نزیک بە 12 کەس بوونە قوربانی و زەرروزیانێکی زۆر بەرەو خەڵکە کەوت و هەمووشمان دەزانین کە هۆکارەکەی چی بوو. بەڵام دوجار ئەوە ئاشکرا هەتا ئێستاش نەبووە کێ بەرپرسە وەکو شەخص لە پشتی ئەو گەندەڵیە با بڵێن ساخت و سازەوە کە بووە هۆکاریەوەی کە دوجار ئەو لافاوە دروست بوو. بۆیە ئەوەی کە ئامانجی
سەرەکیە لەوەی کە ئەم فشارانە لە ڕێگەی یاساوە بۆ سەر ڕووپاک دروست دەکرێت و چاوەڕێیەکەن حەسانەشی لێ وەرگرنەوە ئەوەیەکە دەیانەوێ بێدەنگی بکەن ئەگەر چی یەکێکی دیکە لە ترسەکان ئەوەیە کە جارێکی دیکە کاندید بێتەوە لە بەرەوەی کە لە زۆنی زەردا ئێستا ڕووپاک ڕقەمێکە لە کۆمەڵی دادگەریدا و ئەگەر بێت و کاندید بێ بە دڵنیاییەوە دەنگێکی باش دەهێنێت و سەر دەکەوێتەوە و جارێکی دیکە دەست بۆ کەیسی دیکە بەرێ بۆیە یەکێکی دیکە لە فشارەکان ئەمەیە کە بۆ سەری دەکرێت و کۆمەڵێک دیکە فشاری سیاسی هەن لەسەری کە خۆی ڕێگەی نەداوەلەوەی کە باسیکەین لە هەمان کاتە دوایین شت کە باسی کەمە و کاتێک کە دەست بۆ ئەم کەیسانە دەبات کۆمەڵێک هەڕەشە سوکایەتی ڕاستەوخۆ هەڕەشەی ڕاستەوخۆی لێکراوە بەڵام باکی بەمانە هیچ نەبووە کە ینی ئەوەی کە خۆی باسی کردووە لە هەڕەشە ڕوبەڕوەکان بە تەلەفۆن بە خەڵکی ئاشنا و خەڵکێکە غێر نایناسێ بە مەسج و بە تەلەفۆن چۆن هەڕەشەی جیاوازیان لێ کردووە بەڵام بۆیە ڕوونە لەوەی کە ئەمە فشاری سیاسیە بۆ سەری بەڵام تا ئێستا کۆڵی نەداوە ئەمە ئەو کەیسە بوو کە قسەمان لەسەرەوە دەکرد بۆچی لە جارێکدا 4 سکاڵا لەسەر ڕووپاک ئەحمەد تۆمار دەکرێت دەچینە کەیسی دووەم. دەچینە تەوەری دووەم یەکێک لە خواستەکانی رووسیا بۆ داگیرکاری ئۆدێسا کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان گەماڕی ئۆدێسای داوە و فشارێکی زۆری سەربازی لەسەر ئۆدێسا هەیە. بابزانین لە ژێرزەمینەکانی ئۆدێسا چی دەگوزارێت. تۆڕێکی ژێرزەمینی کە درێژیەکەی دەگاتە 2500 کیلۆمەتر و بە درێژترین تونەیلی جیهان ژمار دەکرێت دەوترێت هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین شەڕێکە زیاتر لەوەی کە باس لە هاتنی ناتۆ و زاڵبوونی هەیمەنەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆ سەر رووسیا دەکرێت بەشێکی هۆکاری سەرەکیەم شەڕەش لەسەر ژێرزەمینەکانی ئۆدێسایە و بەگشتی ئۆکراینیا کە سەر دەکێشن بۆ زۆرێک لە وڵاتانی دیکە و بە یەکێک لە شارستانیەتەکانی ئۆکراینیا ناوبانگی دەرکردووە. ئۆکراینیا بە یەکێک لە ناوەندەکانی چەکی بایۆلۆجی جیهاندا دەنرێت و شارەزایانی سەربازی باوەڕیان وایە شوێنی ئەم چەکە بایۆلۆجیانەش لە ژێرزەویەکانی ئۆکراینیادایە. بۆیە ئەم تونەیلانە سەر دەکێشن بۆ وڵاتانی ئێران و ئەرمەنستان و چیک و سلۆڤاکیا و هۆڵەندا و ئەڵمانیا و فەڕەنسا و چەندین وڵاتی دیکەش. دەواازەی سەرەکی ئەم تونەیلانە لە ناو خاکی ئۆکراینیادان ئەلبەتە بەشێکی زۆری دەواازە سەرەکیەکانیان. ئەم تونەیلا دوور و درێژە لە نێوان زۆرێک لە وڵاتاندا بە ئەندازەی 1 تا 2 کیلۆمەترێک ڕوخێنراون ئەویش بە مەبەستی پچڕانی پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتی کە خواستی خۆیان نییە و نایانەوە پەیوەندیان لە ڕێگەم تونەیلانەوە هەبێت. تونەیلەکانی شاری ئۆدێسا یەکێکە لە سەرنجڕاکێشترین شوێنە گەشتیاریەکانی ئۆکراینیا کە لە ڕابردوودا بە مەبەستی جۆراوجۆر بەکارهێنراون. تونەیلەکانی ژێرشاری ئۆدێسا بە گەورەترین تۆڕی ژێرزەمینی جیهانە ژمار دەکرێت کە بە شێوەیەکی نەخشە بۆ کێشراو بەسراونەتەوە بە یەکەوە. لە ژێرزەمینەکانی ئۆدێسا و ئۆکراینیا بەگشتی هەموو جۆرە ئەندازەکانی تونێل بوونی هەیە بە شێوازی جۆراوجۆر. تونێلی باریک و فراوان کە بەشێکی زۆر لەم تونێلانە لەلایەن دەسەڵات و دەوڵەتەوە دەستکاری کراون و کاریان لەسەر کراوە هەنێکیشیان ڕەنگە دەواازە و ئاڕاستەکەیان گۆڕابێ بۆیە لێرەوە گومان لەسەرەوە دەکرێت ژێرزەویەکانی ئۆکراینیا بەگشتی شوێنی حەشاردانی چەکە بایۆلۆجیەکەکان و ئەتوانم بڵێم ژێرخانی سەربازی ئۆکراینیا بێت. لە دوای وڵاتی ئۆکراینیا زۆرترین دەواازەکانی ئەم تونەیلانە دەکەونە پاریسی پایتەختی فەڕەنساوە کە دەوترێ لەسەر یەک هێڵی ڕاست بوونیان هەیە و ئۆکراینیا و فەڕەنساشی بەستوێتەوە بە یەکەوە بەڵام پانتایی تونەیلەکانی ئۆکراینیا فراوانترە لەو تونەلانەی کە لە پاریسدان بەهۆی ئەوەی بە قوڵیەکی زۆر هەڵیان کەندووە و جۆری خاکەکەی قسڵە بۆیە ڕوخان و داتەپینی ئەم تونێلانە ئاسان نییە بۆیە ژێرزەمینەکانی ئۆدێسا بە درێژایی ساڵانی ڕابردوو بە بابەتی جیاواز بەکارهێنراون هەر لە ڕابردووەوە و هەتا پێشەوەی کە ڕەنگە سیستەمی ئەم جۆرە پێشکەوتنی ئەوروپاش کە هەبێت زۆرێک لە ڕابردووە زۆرێک لە قاچاقچیان بۆ گواستنەوەی کاڵای بۆ نمونە قاچاق بەکاریان لێناوە و جگە لەوەش
بۆ گواستنەوەی بەندە و کۆیلەکان لە نێوان سنوورە دەسەڵاتە جیاوازەکانی قەدیمدا بەکارهێنراون. ئەم ژێرزەمینانە لە دوای تێپەڕبوونی ساڵانێکی زۆر دیارە هێرشی نازیەکان بۆ سەر ئۆدێسا بوونە ناوچەیەکی خۆحەشاردانی ئەو کاتەی شەڕکەرەکانی یەکێتی سۆڤیەت و بووە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە شەڕکەرەکانیان کە هیچ مەترسیەکیان لەسەر نەبوو و بۆ هێرشی پارتیزانی زۆر جار بەکاریان دەهێنا. بۆ ئەم تونێلانە ئەو کاتە بوونە هۆکاری سەرەکی سەرکەوتنەکانی یەکێتی سۆڤیەت و شکستی نازیەکان کە دواتر بوونە ناوەندێکی گەشتیاری. مێژووی دروستکردنی ئەم تونێلانە مێژوویەکی ورد و دەقیقیان نییە، بەڵام بە پشت بەستن بە لێکۆڵینەوەکان دەگەڕێنەوە بۆ سەدەی 18 میلادی کە ئەو کات بە فەرمانی کاترین کەبیر بڕیاری دروستکردنی بەندەرێک لەسەر دەریا دەدرێت و پێویستیان بە جۆرێکی خاک دەبێت کە قسڵە. ژێرزەویەکانی ئوکرانیاش هەمووی قسڵە، هەر بۆیە لەوەش کەوتانەدا ئەوەندە قسڵ دەردەهێنرێت کە لە لایەکەوە بەندەرەکەی پێ دروست دەکرێت و لە لایەکی دیکەوە ئەم تونەیلانە کە لەگەڵ دەرهێنانی قسڵەکەدا بە شێوەیەکی نەخشە بۆ داکێشرا و دەری دێهێنن کە دیارە دەبێتە تونەیل و بەندەرەکەش ئەوەی کە باس دەکرێت دروستکردنی بەندەرەکە تا سەدەی 20 میلادی درێژەی کێشاوە. تونەیلەکان بە ئەندازەی 10 مەتر و زیاتر لە ژێر زەمینەوەن. لە ئێستادا هەندێک لە دیارە چاودێران دەڵێن لە ماوەی ڕابردوودا ئەم ژێرزەویانە بە دەستکاریەکی زۆرەوە لەلایەن دەسەڵات و حکوومەتی ئوکرانیاوە بوونەتە ناوەندێک بۆ پەرەپێدانی چەکی جەنگی و بە تایبەتی چەکی بایۆلۆجیکی، هەر بۆیە یەکێک لە ئامانجەکانی رووسیا بۆ گەشتنی بە ئۆدێسا گەشتنە بە تونێلە شاراوەکان کە ڕێگەکەیان دەکەوێتە ناو ئەو تونەیلانە و لە هەمان کاتیشدا ئەم تونێلانەی ئۆدێسا هەموو ئوکرانیا دەبەستێتەوە بۆ یەکەوە. تەنانەت گومانی ئەوەش دەکرێت یەکێک بێ لە هێڵەکانی پەیوەندی نێوان فەڕەنسا و ئۆکرانیا کە ئەمە باسمان لە تونێلەکانی ژێر ئۆکرانیا کرد و کەیسی دووەم بوو. لەگەڵمان بن لە کەیسی سێمدا. بابەتێکی سەرنجڕاکێش لە قوڵایی جەمسەری باکوورەوە بە دووری 1300 کیلۆمەتر لە جەمسەری باکوورەوە دیارە تونێلێک هەیە یا با بڵێن تونێلێکی شاراوە هەیە بە بودجەیەکی 10 ملیۆن دۆلاری ئەمریکی کە وڵاتی نەرویج دروستی کردووە و لە ساڵی 2006دا دروستی کردووە لە دوورگەی سپیرگێن هەڵسا بە دروستکردنی با بڵێن ئەم تونێلە کە ئێستا ئەتوانین ناوی بنین کۆگایەکی هەڵگرتنی تۆی کشتتوکاڵی کە نزیک بە 865,000 ئەتوانین بڵێن چەند تۆی کشتتوکاڵی جۆراوجۆر لە زۆربەی شوێنە جیاجیەکانی جیهان کۆکراوەتەوە و لێرە خەزم کراوە بۆی کە پارێزراو بێ لە هەر ڕووداوێکی سروشتی و لە ئافاتی کشتتوکاڵی لەو ڕووداوانی کە بەتایبەتی لە ناوچە جیاوازەکانی جیهاندا بەکار ڕوو بدات و لە هەمان کاتە نمونەمان هەیە کە بەکاری هەنراوەتەوە. دیارە ئەم کۆگایە لە قوڵایی 427 پێ لە شاخێکدایە و لەلایەن چەند ڕۆبۆتێکەوە پارێزگاری لێ دەکرێت و تەنها چەند کەسێکی دیاریکراو ڕێگە پێدراون بۆ چوونە ژوورەوەی کەشێکی گونجاو هەیە کە بە پێی هەڵگرتنی تۆیەکان گونجاو کراوە. دیارە مەحفەزەی جیاوازی هەیە و دەتوانێت بۆ 200 ساڵ تۆیەکان بە دروستی هەڵبگیرێت. بۆ نمونە کەم نمونەیە کە بۆتان دێنمەوە لە تازەترین حەدەسدا بووە کە دوو نمونەی جیاوازمان هەیە کە بەکارهێنراون واتە ئەم کۆگایە کراونەتەوە و بەکارهێناون تۆکانیان بۆی کە فریاد ڕستێک بۆ بێ بۆ ئەوی شوێنانەی کە تۆیەکانیان فۆتاوە. بۆ نمونە لە جەنگی سووریا کاتێک کە شوێنی هەڵگرتنی تۆی دانەوێڵەکانیان لە ناو دەچێت ئەم کۆگایە دەکرێتەوە و لە هەمان کاتە ئەو تۆیی کە دانەوێڵەی ڕەسەنی ناوچەکەی سووریا خودی و ناوچەی سووریایە دەبەخشێتەوە بە سووریا چونکە پێشتر لەم شوێنەوە ئەو تۆیە براوەتە ئەو کۆگا گەورەیە و لەوێش خەزم کراوە. بۆ نمونە جارێکی تر ئەم کۆگایە کە گەورەترین کۆگای هەڵگرتن و زەخیرەکردنی توێ ڕووەکیەکانە دەرگاکانی کرانەوە بۆ هەڵگرتنی جۆرێکی تر لە تۆی سوودانی، لوبنانی، ئۆغەندی، نیوزیلندی کە پێویستیان بووە. دیارە ئەم تۆیانەی کە هەر تۆیەک نمونەیەکی کە دەبرێ ئەوە ئەگەر لە کات و زروفێکا لە شوێنێکا کە دەزانرێت تۆیەکی نایاب دەست دەکەوێت لە هەمان کاتا دەرگاکانی دەکەنەوە بۆی کە ئەم تۆیەش
لەوێ وجودی نیە جارێکی تر بیبەنەوە بۆ ئەوێ. شارزایان و ئەندازیارانی ئەم کۆگایە باوەڕیان وایە ئەم کۆگایە بۆتە فریاد ڕەسێک بۆ دووبارە ژیاننەوەی زەوی، دووبارە ژیاننەوەی مرۆڤایەتی و خودی زەوی بۆ ئەوەی کە لە هەر ئەگەرێک لە ناوچوونی مرۆڤایەتی و هەروەها لە سەوزایی و کشت و کاڵ کە بنەمایەکی سەرەکین بۆ ئەوەی کە جارێکی دیکە ژیان تێیدا یا بە هۆکاریەوە دەست پێ بکەینەوە. بۆیە لە قوڵایی جەمسەری باکوورەوە ئەم کۆگایە هەیە کە ژیانمان پێدەبەخشێتەوە. جیاواز لەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودا زۆر جار دەبینی زەویەک بۆ بەڕادێک دابین دەکرێت بکرێتە بەڕادێکی کشت و کاڵی کە میوە و بەرەمەڕۆکیەکانی خۆمانیان پێڵ بگرین، بەڵام دوزار دەبینی بەلاڕێدا دەبرێت بە نایاسایی بەڕادەکە دەکرێت بە شوێنێکی دیکە و بۆ ئەوەی کە بزنس و بازرگانی پێ بکەن جیاواز لەوەی کە خەمێکی گەورە خەمێکی کشت و کاڵی بێت. عزیزان بەرنامەم شێویشمان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم بە تایبەتی کاگاواتی پرۆدیسۆر، سپاس بێوەش کە بینەرمان بوون.